قوتابخانەی ڕادیۆیی لە هەوڵی ناساندنی شاکەرە هونەریەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بە ناوەڕۆکی یەشێک لە بەرهەمە ئەدەبێ بەناوبانگەکانی جیهان دەنگی گەلی کوردستان ڕۆمانی حەمەدۆک بە زنجیرە پێشکەش دەکات. ئەم بەرهەمە لە نووسینی یەشار کەمالە و عەبدوڵڵا حەسەنزادە کردوێتی بە کوردی. مافی بەرەمێنانی ڕادیۆییشی پارێزراوە بۆ ئیزگەی دەنگی گەلی کوردستان. ڕۆمانی حەمەدۆک ڕۆژانە دۆ بە دوای هەواڵەکانی کاتژمێرێکی پاشنی و ڕۆ ئەڵقەیەکی پێشکەش دەکرێت و دۆ بە دوای هەواڵەکانی کاتژمێر دەیشە و دووبارە دەکرێتەوە. لەخوارەوە ژمارەی جەندرمەکان زۆر بوو، تەقیان نەکرد، شەڕێکی تون دەستی پێکرد. حەمەد زۆر بە ئارامی و بێ پەلەپەل وریای چەپ و ڕاستی خۆی بوو. ئەو نەیەویست لەو شەڕەدا ئازارێک بە کەس بگا، ئاگینا هەر لەو چەند لەحزێدا ئەیتوانی دە جەندرمە بەسەرێک بخا، چونکە جەندرمەکان بێ ئەوەی سەنگەر بگرن یان وریای خۆیان بن ئاهاتن پێش. حەمەد هەر بۆ ترساندنی جەندرمەکان و کات بەسەربردن تەقەیە کرد. جەندرمەکان گەیشتنە بن بەردەڵانەکە. یاوەر فاروق لە پێشیانەوە بوو. حەمەد جارێک چاوی بە یاوەرکەوت و لێون بووە. پاشان ئەلیەشەلی بەتفەنگەوە لە پشت بەردێکی زۆر ئارام بوو. لە دوورەوە ئەکرا سێبەری زەردەخانێکی لەسەر لێوان ببینی، لەوانەشە هەر لەبەر چاوی حەمەد وابوو بێ. دایەحۆری لە دوورەوە ئەهات، لە پەستا دەستەکانی ڕاوەشاند و وەک تۆفانێکی هات و هاوار ئەهاتە پێش. تاوێک ڕاوەستا، دەستی لەبەر پشتێنی ناو ماوەیەک چاوی لەو جەندرمانەوە بڕی کە حەمەدیان لە پشت بەردەکەوت دا بۆ بەردفەنگ. ئەم جاروتی: هۆی جەندرمەکان، مناڵە بێگوناهەکان، ئازارێک بە حەمەدی من نەگەێنن، چاوتان لێ نییە، ئەو ڕەحمتان پێکا، ئەگەر ویستبایی تا ئێستا هەمووتانیە کوشت، بڕوانن ئێوە لە کوێن و ئەو لەکوێیە، گولە کاری لێ ناکە. هۆ جەندرمەکان، مناڵە بێگوناهەکان، بە خۆڕایی خۆتان زەحمەتەدەن، لێی گەڕێن لە کوڕەکەم، پێشی پێمەگرن با بڕوە، ئەگینا بەدبەختتانەکە. حەمەدم کاری زۆرە، ئەو زۆر تووڕێ زۆر، لەو ڕووداوەنە زۆر قەڵسە. هۆی جەندرمێنە، کوڕینە، مناڵە بێگوناهەکان، ئێوە لە ژێر زوڵمدا خەریکن ئەپلیشێنەوە، فریوی ئەو یاوەرە بێدینەی عوسمانی مەخۆن، عوسمانی دین و ئیمانیان نییە، بۆیە نابن متمانیان پێ بکەی. لە چەپ و ڕاستی دایەحۆری گولە لە زەوی ئەدرا، بەڵام ئەو گوێی نەئەدایە. تەنیا یەک جاروتی: ئەوە چیە؟ ئەتانێت چ بکەن؟ حەرامزادەینە، ئەتانێ من بکوژن؟ پاشان بەرەو بەردەڵان ڕۆیشت. تەقەیەکی تون دەستی پێکرد بوو. حەمەد تاوێک ڕاوەستە و ئەمجار وەڵامێکی باشی ئەو بارانە گولەی ئەدایەوە کە بەسەریدا ئەباری و بێدەنگە بوو. حەمەد نیشانەی لە لاقی جەندرمەیەک بە ناوی پایاسلی کە بێپەروا بە پێوە تەقەیە کرد و ئەهاتە پێشگرت و تفەنگێکی لێدا. ئەو گولانەی لە دەوروبەری حەمەد و لە شاخەکانە دراند و کەڵیان لێ هەڵەسا و بۆیە تاتە بەردەکان لە دوو کەڵدا ون ببوون. گولەکان بەویزەویز لە چەپ و ڕاستەوە بە بنگوێی دایەحۆریدا ڕۆشتن. لێم دەن، بم کوژن، توت کە سەگینە، سوتان پێ بڕێ. پایەسلی لەسەر عەرس جنگڵیەدا و لەبەر ژانی لاقی چنگی لە زەوی قایمە کرد. دایەحۆری هاتە لای وتی: وەی مناڵی بێگوناه، وەی ئەگەر کاری قۆڕت نەکردبایە حەمەد تفەنگی لێ نادای، هیچ مەترسە، ئەگەر چوینەوە دێ مەڵحەمەد بۆ لە سەردانێم، بە دوو ڕۆژ چاکتربی، تۆش ئیدی قەت تفەنگ بە حەمەدی منەوە منێ. جەندرمەکەی هەر لەوێ بەجێ هێشت و بەرەو پێشچوو کە لە ناکاو گوێی لە هاواری حەمەد بوو، وتی: دایە هەر لەوێ دانیشە، ئەو بێدینانە ئەتکوژن. دایەحۆری وتی: ها، بابم کوژن کوڕم، لەمە و دوا بۆچی بمێنم؟ بابم کوژن کوڕم، ئەوە دێمەلات. گولەکان بەویزەویز بە بنگوێیدا تێ ئەپەڕین و دایەحۆری هەروە بزانە هیچ نەبووە، هەروە بزانە پیاسەکە یان گوێرەکە لەوەڕێنێ. بێپەروا بەرەو پێشە چوو. یاوەر فاروق لە وەکیل باشی عاسم کە لە پەنای بوو پرسی: ئەم ژنەشێتە چێیە؟ وەکیل باشی عاسم وتی: دایەحۆری حەمەدۆکە، کەسێکە کە دژمنی سەری عەلیەشە لەو حەزەکە، تەنانەت چارەی جەنابیشت نەبینێت. یاوەر فاروق وتی: بەڵام ژنێکی ئازایە، شێتە. وەکیل باشی عاسم بە پێکەنینەوتی: زۆری ژاخڵە. دایەحۆری پێکەوت و کەوت و بە زەویەوە پان بووە. حەمەد دڵی داخورپا. دایەحۆری دەست بەجێ هەستایە، بەڵام دووبارە کەوتەوە. حەمەد داواری کرد: ئەگەر دایەتان
خۆشەویستان بۆ بەدەستێنانی ئەم بەرهەمە سەردانی کەناڵی کتێبخانەی دەنگی خەزان بکەن لە تێلیگرام. لینکی کەناڵ لە دیسکریپشن و یەکەم کۆمنت دانراوە.